ژێدەماک و تورکی ئەفشار خستیە سەر یەکێتی نیشتیمانی کوردستاندا و ئاسایشە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بە دۆرپێشکردنا بارەگەهێن تەڤایە تەفگەرێن سەر بە پەکەکەڤە کردیە لە سنوورێ پارێزگا سلێمانیە واندا دخێ. لە گۆری ڤیدیۆیەک و هاتە بەڵاوکردن دو ئاسایشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزاکەلار ناڤەندا دەڤەرە گەرمیان بارەگەهێ تەفگەرە ئازادیە جوواکا کوردستانەیە سەر بە پەکەکەڤە دۆرپێشکردن و بارەگەه داخستن و تەڤایە ئەندام و ئالیگرێن تەفگەرە ئازادیە جوواکا کوردستانێ کولناڤە بارەگە هەبوون دەستە سەرکردن. هەروەها لە قەزا کوێژی ئاسایشە یەکێتی نیشتیمانی کوردستان بارەگەهێ تەفگەرە ئازادیە جوواکا کوردستانێ یا سەر بە پەکەکەوە دۆرپێشکردن و بارەگەه داخستن و تەڤایە چالاکیان تێدەهاتە ڕاوەستاندن. وەکە کارڤەدانێکی ئالیگر و چەکدارên پەکەکە لە دەڤەرە سنوونەیە بەسەر شنگالێڤە عێریشکردنە سەر بارەگەهەیەکیتی نیشتیمانی کوردستان و بارەگەه داگیرکردن و ئاڵایەکیتی نیشتیمانی کوردستان لەسەر بارەگەه ئانینە خوارێ. دەیەوێ دەربارەدا مەحما خەلیل قای مەقامێ شنگالێ دەلێدوانێکە تایبەت دەژبۆی ئارکێ گوت و ئەڤ کریارên ئالیگر و چەکدارên پەکەکە نایەنە قبولکردن بەردەوام پەکەکە لە شنگالێ ئاستەنگیان لە پێشیا دەستپێکردنا پرۆژەیەن خزمەتگوزاریە دروست دەکێ. هەروەها مەحما خەلیل گۆچی و عێریشکردنا چەکدارên پەکەکە بۆ سەر بارەگەهەیەکیتی نیشتیمانی کوردستان لە سنوونێ نەتشتەکە نو سەیرە ji ber بەردەوام پەکەکە عێریشی بارەگەهێن پارتیên کوردستانی لە وێ ناوچەیە دەکێ. وژێ عالی خۆڤەجی شێخ داود جندی جێگەرێ مەڵبەندا 15 یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنوونێ ژە ئارکێرە ڕاگەهاند و گرتنا بارەگەهێن تەفگەرێن سەر بە پەکەکەڤە لە سنوورێ پارێزگا سلێمانیە بۆ جێ نەڕازیبوونا پەکەکە و یەکێتی پێ تۆمەتبارکردن لە هەمبەردا ئالیگر و چەکدارên پەکەکە عێریشی سەر بارەگەهەیەکیتی نیشتیمانی کوردستان لە سنوونێ کرن. هەروەها شێخ داود جندی گۆچی و ئەڤ کارێن و پەکەکە پێدرابێ کارنەدورن ژێ ڕەوشتێ و مەبەست ژێ دروستکردنا ئالۆزی و گرژیەیە.